سەڵام ناوەڵدەرە لە پۆل هێشتا بناڕەتی لە قوتابخانەی كلێڤەری ناحكومی لەگەڵتانم. ئەو بابەتەی ئەوڕۆ ئامادەمان کردووە باسی جیهان و دابەشبوونی کیشوەرەکان دەکەین. جیهان و دابەشبوونی کیشوەرەکان ڕووی زەوی لە وشکانی ئاو پێکاتەوە بەشە وشکانیەکەی پێ دەگوترێت کیشوەرەکان. کیشوەرەکان بە چەند جاردەیەکی جیاواز یەکتری جیا دەکرێنەوە. بۆ نمونە دەریای سوور و نۆکەندی سوێز کیشوەری ئاسیا لە کیشوەری ئەفریقیا جیا دەکاتەوە. زنجیرە چیاکانی ئۆڕال کیشوەری ئاسیا لە کیشوەری ئەوروپا جیا دەکەنەوە. ئەگەر من باسی کیشوەری ئاسیا بکەین، کیشوەری ئاسیا لە کیشوەرەکەی زەوی لار هەمیان گەورەترە و لە بەشی باکوورەوە هاوسنوورە لەگەڵ زەریای بەستەڵەکی باکوور و لە بەشی باشوورەوە هاوسنوورە لەگەڵ زەریای هیندی و لە بەشی ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ گەوری بێرینگ و زەریای هێمن و لە بەشی ڕۆژئاواشەوە هاوسنوورە لەگەڵ زنجیرە چیاکانی ئۆڕال کە سنووری نێوان هەردوو کیشوەری ئاسیا و ئەوروپایە. کیشوەری ئەفریقیا کیشوەری ئەفریقیا بە دووەم گەورەترین کیشوەری جیهان دێت لە دوای کیشوەری ئاسیاوە. لە بەشی باکوورەوە هاوسنوورە لەگەڵ دەریای ناوەڕاست کە سنووری نێوان هەردوو کیشوەری ئەفریقیا ئەوروپا پێک دێنێت. زەریای ئەتڵەسی دەکەوێت لە ڕۆژئاوای کیشوەرەکە و لە ئەمریکای لاتینی جیا دەکاتەوە. لە بەشی باکووری ڕۆژهەڵاتیشەوە هاوسنوورە لەگەڵ دەریای سوور و نۆکەندی سوێز و کەنداوی عەدەن کە لە کیشوەری ئاسیای جیا دەکاتەوە. کیشوەری ئەوروپا کیشوەری ئەوروپا بە دووەم بچووکترین کیشوەری جیهان دێت لە دوای کیشوەری ئوسترالیاوە. لە بەشی باکوورەوە هاوسنوورە لەگەڵ زەریای بەستەڵەکی باکوور و لە بەشی ڕۆژئاواشەوە هاوسنوورە لەگەڵ زەریای ئەتڵەسی و لە بەشی ڕۆژهەڵاتیشەوە هاوسنوورە لەگەڵ زنجیرە چیاکانی ئۆڕال کە سنووری نێوان هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیا پێک دێنێت. و لە بەشی باشووریشەوە هاوسنوورە لەگەڵ دەریای ڕەش و دەریای ناوەڕاست کە سنووری نێوان هەردوو کیشوەری ئەوروپا و ئەفریقیایە. ئەمریکای باکوور کە بە ئەمریکای ئەنگل و سەکسۆنی ناسراوە لە هەر چوارلاوە بە ئاو دەوردراوە. تەنها بەشێکی نەبێت کە لە باشووری ڕۆژئاوای هاوسنوورە لەگەڵ وشکانیەکانی مەکسیک. ئەمریکای باکوور لە بەشی باکوورەوە هاوسنوورە لەگەڵ زەریای بەستەڵەکی باکوور و لە بەشی ڕۆژئاواوە هاوسنوورە لەگەڵ زەریای هێمن و لە بەشی ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ زەریای ئەتڵەسی. پێکهاتەکانی پێکهاتووە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا و دوورگەی گریلاند. ئەمریکای باشوور کە بە ئەمریکای لاتینی ناسراوە بە پلەی چوارەم دێت لە ڕووی ڕووبەرەوە کە لە دوای هەرسێک کیشوەری ئاسیا و ئەفریقیا و ئەمریکای باکوور. ئەمریکای باشوور لە ڕووی سنوورەوە لە بەشی ڕۆژئاواوە هاوسنوورە لەگەڵ زەریای هێمن و لە بەشی ڕۆژهەڵاتیشەوە هاوسنوورە لەگەڵ زەریای ئەتڵەسی و نۆکەندی پەنەما دەکەوێتە باکووری کیشوەرەکە و لە کیشوەری ئەمریکای باکووری جیا دەکاتەوە. کیشوەری ئوسترالیا بە بچووکترین کیشوەری جیهاندا دادنەدرێت و ڕاستەوخۆ دەکەوێتە نیوەگۆی باشووری زەویەوە. لە بەشی باکووری ڕۆژهەڵاتەوە هاوسنوورە لەگەڵ زەریای هێمن و لە بەشی باکوور و باکووری ڕۆژئاواشەوە هاوسنوورە لەگەڵ زەریای هیندی.